زۆرە چرۆی عزیز بەخێر بەنیاخوا ئەمە سەرەتا بۆ پرسیارە لە ئێوە دەست پێ بکەم کە ئێوە چۆن وەکو پزیشکێکی پسپۆڕی ئافرەتان و لەدایک بوون چۆن تەشخیص و دایگنۆزی نەزۆکی ئەەکەن دوای ئەوەی کە زانیتان خێزانێک کێشەی مناڵ نەبوونیان هەیە چۆن بە چارەسەری سەرەتایی تیانە دەست پێکەن ئایا مەرجە یەکسەر پەنا بەرنەبەر چارەسەری قورس و گران بەهاوم خێزانە؟ زۆر سپاس بە خێراتنی ئامادەبووان دەکەم بە هیوای ئەوەی سوودێکیان پێ ببەخشین. بەنسبەت تەشخیصکردن ئێمە دوای ئەوەی کەپڵەکە هەردووچیان هاوسەرەکان کە دێن بۆ لامان هیستری تەواویان لێ وەردەگیرێت لەبەر ئەوەی ئەوان لە بارێکی دەرونی ناتەواودان کۆمەڵگەی ئێمە زەختێکی زۆریان لەسەر دروست دەکات دەبێت هەردووکیان ئامادە بن و چەند ڕێنمایی یەک بکرێن دوای ئەوە هەڵدەسین بە تەشخیصکردن تەشخیصکردنەکە بە گوێرەی ئەو هیستری لێمان وەرگرت و فکرمان بۆچی دەچێت کە ئەمە هۆکارەکەی چییە لەوانەیە خێزانێک بێت خانمەکە سووری ماگانەی ناڕێک بێ ئێمە لەو کاتێ هەڵدەستین بەکردنی سۆنار ئەگەر هاتوو هەموو شتەکانی نۆرمەڵ بوو لەگەڵ لەوانەیە پێویست بکە پشکنینی هۆرمۆنی بۆ بکرێت هەروەکو FSH و LH و پرۆلاکتین و تایرۆید و ئەوانی بۆ بکرێت ئەگەر زانیمان ئەوانش نۆرمەڵە دەست بە عیلاج دەکرێت لەگەڵیا و چاودێری دەکرێت بەڵام ئەگەر هاتوو تەشخیصەکە فکرمان بۆ ئەوە چوو لە ڕێگای بۆڕیەکانی منداڵدان هۆکارن بۆ نەزۆکیەکە ئەو کاتە ئێمە بۆ ئەوەی دایگنۆزی بکەین چەند ڕێگایەکی کە دەگرینە بەر لەوانە سۆنار پیشانی بدات کە بۆڕیەکە ئەستور بووە بەڵام پێویستمان بە ئەشعەی ڕەحم دەبێت جاری وا هەیە یاخود سۆنار بە کۆنتراست ئەوە شتێکی نوێ و زۆر باشە یاخود پێویستمان بەوە دەبێت بە هەناوبینی دەرمان بکەینە ناو ڕەحمی و کتابزانین بۆڕیەکانی کراوەن یاخود نا لە کاتێکدا ئەگەر هۆکارەکە منداڵدانەکە بێت جاری وا هەیە منداڵدان گرەیەکی هەیە کاریگەری دروست دەکات لەسەر وەرگرتنی منداڵ جاری وا هەیە گۆشتە زیادەی هەیە بۆ ئەم حاڵەتانە یان سۆنەر پیشانمان دەدات یاخود پێویستە ئێمە بچین هیسترۆسکۆپی بکەین نازووری منداڵدان لە زۆر کاتدا بۆمان دەردەکەوێت گرێکی گۆشتە زیادەیەک هەیە یاخود گرەیەک هەیە یاخود منداڵدانەکە پەردەی لەناو هەیە ئەمانە هۆکار بوونە بۆ ئەوەی خانمەکە منداڵبوونەکەی دواب بکەوێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی